والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لآيات سي سورة بقرة داين كخواي قورا لو ما كومل آيات دا باسي دروزبوني آدم باوكي مروفاتي دكات شوي دروزبونكي وتونيتي دروزبونكي كذا فرمت وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. وإذ قال يعني بيركوا أي محمد صلى الله عليه وسلم وباسك بأمتكت كاتك قال ربك پروردگاری تو فرموي للملائكة بفرشتكان إني جاعل في الأرض خليفة بيقمان من دموي جاعل دابنم دروس كم لناو زويدا جينشينك. قالوا ملائكة كان قتيان أتجعل فيها كسانك دادني لناو زويدا دروس دكي لناو زويدا كمن يفسد فيها كلناو زويدا خراب كارب كان ويسفك الدماء وهروها لناو زويدا خوين رجب كان ونحن نسبح بحمدك لكاتك داك إيما نسبح يعني همشة توبة باك رادقرين أي خوايا بحمدك واستعيش الدكين ونقدس لك وهمشة توبة بيروز دزانين. فرشتكان وقويك حزيان ليبه خواي قور أوام كابة خليفة وجينشيني سرزوي إيشو كاري سرزوي بسبيربا ملائكة كان لزياتي آدمي زادة كان لبر ئەوەی کە پێیان وابوو ئادەمیزاد لەبەر ئەوەی خراپەکارە لەبەر ئەوەی تاوانکارە لەبەر ئەوەی خوێن ڕەژی دەکات و گەندەڵی لەسەر زەویدا بڵاو دەکاتەوە ناکرێ خوای گەورە لەسەر زەویدا نیشتەجێی کات و ئیش و کاری سەرزەوی پێ بسپێرێ خۆیان لەبەر ئەوەی هەمیشە لە ئەمری خوای گەورەدان لە گوێڕایاڵی خوای گەورەدان لە تەسبیحاتی خوای گەورەدانە پێیان وابوو کە ئەوان دەبێ ببنە جێنشین و جێگرەوەی سەرزەوی. خواي قورش فرمي قال إني أعلم ما لا تعلمون. خوا فرمي بيقمان من دزانم چاکتر دزانم أو شتاني كإيوة نايزانن. حكمتي داناني آدم لسرزوي ومروفاتي خصن سرزوي وسپاردني إشوكاري سرزوي بمروف كوملك حكمتي تدايا كخواي پروردگار بو خوي ديزانت فرشتكان نيان دزاني وكو خواي قورا جا أقر بقوتري طبعا خليفة آية جاران لتفسير قديمة كان دا وزورك لخلقي هروا تفسيري كردوا ومعنى كردوا كمروب لسرزوي دا خليفة خوايا جيقروي خوايا جينشيني خوايا بلام لحقيقة دا أو تفسير زور تفسيري دقيق نية تفسيري آياتكي بكين باشا. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة يعني بيربكو باسك بو أمتك أي محمد صلى الله عليه وسلم كاتك پروردگاري تو بفرشتكاني قد بيقمان من دموي لناو زويدا جينشين دروسكم. يعني جينشين بو معنايك مروفكان بكما جينشين يكتري هر كوملا مروفي زمنك جيا ديان مرينم لدواي اوان كوملا چي ديكا جينشيني پێشینەکانی خۆیان ئێمە جێنشینی باپیرانی خۆمانین باپیرانی ئێمە جێنشینی باپیرەکانی پێش خۆیانن وەنەوە وەچەکانی دوای ئێمەش دێن دەبنە جێنشینی ئێمە بۆیە زۆرێک لە عولەما دەفەرمون ناکرێت چونکە خوا خاڵقە و دروستکەرە وەسیفات و تایبەتمەندیەکانی لە مرۆڤ ناچن بۆیە ناکرێت مرۆڤ ببێتە خەلیفەی خوای گەورە. ئەوە یەک و هێندێکیش لە عولەما دەفەرمون پێش ئادەم لەسەر زەویدا مەخلوقاتێکی دیکە هەبوون دروستکراوانێکی دیکە هەبوون هاوشێوەی مرۆڤ لەبەر خراپی و خراپەکاری و خوێنڕێژی خوای گەورە ئەوانی لەناو بردووە بە یەکجاری شوێنەواری نەهێشتون و لە جێی ئەواندا لە شوێنی ئەواندا ئادەمی دروست کردووە کە ئادەم بۆتە خەلیفە و جێنشینی ئەوان بە بەڵگەی ئەوەی کە دەڵێن مەلائیکەتەکان خۆ چۆن زانیان کە ئینسان ئەوەی دروست دەکا خراپەکاری دروست دەکا لەسەر زەوی و خوێن دەڕێژێت و یەکتری دەکوشن دەڵێن لەبەرەوەی تەجروبەیان هەبوو هەم لەگەڵ ئەو مەخلوق و دروستکراوانەی کە لە پێش ئادەمدا هەبوون و هێندێکیش دەفەرمون بەهۆی جنۆکەکان جنۆکە پێش
ئادەمۆکەکان خوێنڕێژی و خراپەکاریان تێدا بوو پێیان وابوو هەرچی بێتە سەرزەوی مادام وەکو جنۆکەکان مکەلەفە و مخەیەرە ینی هەم ئیختیاری هەیە و خواویستی داوەتێ بە ئازووی خۆی بتوانێت چاکە بکە و خراپە بکە بەهۆی جنۆکەکانەوە زانیان کە ئادەمیزادەکانش خراپەکاری دەکەن بۆیە ئەو ئاەتە ئاوا تەفسیر بکرێ باشە بڵێن کاتێک پەروەردیگاری تۆ بە مەلایکەتەکانی گوت بێگومان من دەمەوێت لەسەر زەویدا خەڵکانێک دروست کەم کە ببن بە جێنشینی یەکتری نەک بە جێنشینی خوای قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ملائكتەکانیش گوتیان ئەی خوایە ئایا تۆ خەڵکانێک لەسەر زەویدا دروست دەکەی و دەیان کەیە جێنشین کە خراپەکاری لە زەویدا بڵاوکەنەوە و خوێن بڕێژن کە بە تێگەیشتنی مەلایکەتەکان نابوو خوای گەورە ئادەم یا بەشەرێک یا دروستکراوێک بێنێتە سەرزەوی کە سیفەتی خراپی تێدا بێت پێیان وابوو کە دەبێت هەموو دروستکراوەکان وەکو مەلایکەتەکان هەمیشە لە ژێراڵی خوای گەورە دابن ونحن نسبح بحمدك ونقدس لك گوتیان ئێمە تۆ بە پاک ڕادەگرین هەمیشە ستایشت دەکەین بە پیرۆزت دەزانین قال إني أعلم ما لا تعلمون خوای گەورە فەرمووی بێگومان من چاکتر دەزانم حکمەتی دروستکردنی ئادەم و بوون بە خەلیفەتی ئادەم لەسەر زەویدا حکمەتەکەی من چاکتر دەزانم لە ئێوە بەڵام خۆ مەلایکەت بە قسەی خوای گەورە دەکەن خوای گەورە هەر پێیان بڵێ هەرچی پێیان بڵێن لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون بەڵام گەردی قەت دەینە ئاەتەکەی تەمەن خوای گەورە هاتووە بەڵگەی بۆ هێناونەوە ویستێتی قەناعەتیان پێ بکە ها چونکە دین لەسەر ئیقناعکردنە ها دین بە تۆبزی و بە ئیجبارکردن نییە و هەر کەسێکیش کە پرسیاری لێکردی ئەگەر زانیت پرسیارەکە بۆ تێگەیشتنە بۆ حاڵی بوونە ئینسان دەبێت وەڵامی داتەوە ئەگەر زانی و ئەگەر نەیزانی دەبێت بە دوای وەڵامەکەی دابچی چونکە مەرزنی هەموو ئەو کەسانی پرسیار دەکەن سەبارەت بە دین سەبارەت بە ئاین سەبارەت بە قیامەت بەخوا مەبەستیان عینادیکردن و بێ باوەڕیکردن بێ هەندێک کەس لەیانەیە بیە بگا بە حەقیقەت مەلایکەتەکان نەوعە شتێکیان لە دڵیدا بوو نەوعە گلەییەکیان لە دڵدا بوو نەوعە ناڕازی بوونێک لە دڵیاندا بوو بۆیە خوای گەورە هات بە بەڵگەی ئیقناعکەر قەناعەتی بە مەلایکەتەکان کرد چی کرد خوای گەورە وعلم آدم الأسماء كلها خوای گەورە هات فێری ئادەمی کرد ناوی دروستکراوەکان هەر هەمووی چەند دروستکراو هەیە لەژێر ئاسماندا و لەسەر زەوی یەک بەیەک دارە بەردە شاخە بەحرە ڕۆژە مانگە زەویە ئالیەتی کێڵانە هەتا دەفەرمون قاپ و کەچک و پەرداخیش کە ئینسان بەکاریان دێنێت لە ژیانی ڕۆژانەیاندا خوای گەورە هیچ شتێک نەما هەبێ لەسەر زەوی ناوەکەی بە ئادەم نەڵێ کە هیچ مەلایکەتێک ئەو کاتە ناوی هیچ دروستکراوێکی نەدەزانی خوای گەورە هەرچی دروستی کردبوو لەسەر زەوی مەلایکەتەکان لەبەرەوەی عەبدی خوای گەورە بوون پرسیاریان نەکردبوو ناوەکانیشیان چییە و ناوەکانیان نەدەزانی خوای گەورە هات وعلم آدم الأسماء كلها خوای گەورە ئادەمی فێری ناوی دروستکراوەکان کرد هەر هەمووی کە ئادەمی فێری ناوەکان کرد ثم عرضهم على الملائكة پاشان خوای گەورە ئەو شتانەی کە لەسەر زەوینە عەرزی کردن پیشانی مەلایکەتەکانیدا یەک بەیەک یەک مەلێک پیشانی مەلایکەتەکانی دەدا و فقالە بە مەلایکەتەکانی دەگوت ئەنبئونی بئەسماء هؤلاء دەی ناوی ئەو دروستکراوانەم پێ بڵێن ئەو دروستکراوە ناوی چیە یەک بەیەک ئەوە یەکێکی پیشان دەدان ئەوە چییە نەیان دەزانی دوایوی نەیان دەزانی دواتر نەیان دەزانی فەرمووی ئەنبئونی بئەسماء هؤلاء دەی ناوی ئەو دروستکراوانەم پێ بڵێن ئەی مەلایکەتینا ئین كنتم صادقین ئەگەر ڕاز دەکەن ئێوە شایستەترن لەسەر زەوی خوای گەورە بتان کاتە نیشتەجێ و جێنشین لە ئادەم کە ئێوە بیانوتان وایە ئادەم لەبەرەوەی لێی دێ خراپە و خراپەکاری خوێن ڕێژی بکە نابێ ببێتە جێنشین لەسەر زەوی و نابێ خوای گەورە لەسەر زەویدا ئەمر و فەرمانی پێ بسپێرێ دەی ئەگەر بۆسوونەکەتان ڕاستە دەی ئێوە ناوی ئەو دروستکراوانم پێ بڵێن ئەگەر ئێوە عالمترن زاناترن زۆرتر شتی دەزانن طبعا هیچیان نەزانی بۆیە یەکسەر تەسلیم بوون وعلم آدم الأسماء كلها هەر ئەوایەتە خوای گەورە ئادەمی فێری ناوی هەموو شتەکان کرد ثم عرضهم على الملائكة پاشان خوای گەورە شتەکانی پیشانی مەلایکەتەکاندا
فقال أنبئوني بأسماء هؤلاء خواي گەورە بە مەلائکەتەکانی گوت هەواڵم پێ بدەن خەبەرم پێ بدەن پێم بڵێن ناوی ئەو دروستکراوانەتی ئین کنتم صادقین ئەگەر ئێوە ڕاز دەکەن ئەگەر ئێوە ڕاز دەکەن شایستەترن لە ئادەم بێنە سەر زەوی بۆ عەبدایەتی کردن و بەندایەتی کردن و گوێڕایەڵی کردنی خوای گەورە قالوا بەڵام مەلائکەتەکان کە زانیان فعلا زۆر شت هەیە ئێستا مەلائکەت نایزانێ فریشتە نایزانێ وەخوای گەورە هەندێک تایبەتمەندی داون بە ئادەم و بە ئادەمیزاد نەیداون بە مەلائکەتەکان بۆیە قالوا گوتیان سبحانەکە پاکی و بێعەیبی بێنەقسی بۆ تۆ ئەی خوایە لا علم لنا ئێمە هیچ زانست و زانیاریەکمان نییە إلا ما علمتنا تەنها ئەوەندە نەبێت کە تۆ فێرت کردوین بۆیە علمی هەموو دروستکراوێک سنووردارە ها بە مەلائکەتەکانیشەوە تەنها ئەوەی علمی بێسنووری هەیە تەنها خوای پەروەردیگارە و ئەوە یەک پاشان ئەو تەواڵدوع و خۆبەکەم زانینەی کە مەلائکەتەکان لە بەرامبەر خوای پەروەردیگار دانواندویانە پاشان شتێکی دیکە کە لەی فێر دەبین ئەوەی کە ئینسان ئەگەر ڕاستی بۆ ڕوون بوویەوە دەبێت ملکەز بێ نابێ عینادی بگرێ نابێ هەر لەسەر قسەی خۆی سوور بێ قالوا هەر کە حەقیقەتیان بۆ ڕوون بوویەوە زانیان ئادەم هەندێک تایبەتمەندی هەنا مەلائکەتەکان نییانە قالوا یەکسەر گوتیان سبحانەکە پاکی و بێعەیبی بۆ تۆ ئەی خوایە لا علم لنا هیچ زانست و زانیاریەکمان نییە ئێمە إلا ما علمتنا تەنها ئەوەندە نەبێت کە تۆ فێرت کردوین إنك أنت العليم الحكيم بێگومان تۆ بە تەنها ئەی خوایە العلیم زانیاریەکەت بێسنوورە و حەکیمیشی بڕیار و حکمەکانیشت لە شوێنی خۆی دانشتی نابەجێ ناکەی شتێک ناکەی لە شوێنی خۆی نەبێ فعلا ئینسان ئەگەر ئیمانی ئاوا بە خوای بێ پێی وا بێ خوای گەورە هەرچی گوتوویەتی و کردوویەتی لە علمی بێسنوورەوە سەرچاوی گرتووە قەت ڕەخنە لە ئیشی خوای ناگری قەت لە ڕەخنە لە دینی خوای ناگری وەگەر ئیمانمان بەوە هەبێ کە خوا حەکیمە بڕیارەکانی لە شوێنی خۆیدانە هەو شتانەشی کە ئێمە لی تێناگەین یا بەڕواڵەت لە پێشاوی ئێمە لەوانەیە خراپ بن مادام باوڕت بۆی هەیە کە خوا حەکیمە نابێ ڕەخنەی لێ بگری چونکە حکمتێک لە پشت ئیشەکانەوە هەر هەیە ها هەتا ئەو شتانەشی کە بەڕواڵەت ناخۆشن دێنە پێشمان لەوانەیە زیان بن زەرەر بن بەڵام حکمەتی پشت ڕووداوەکان ئینسان بە تەواوی نایانزانێت تەنها خوای گەورە دەیزانێ و زۆر جاریش ئینسان بۆ خۆی هەر لە ژیانی دنیادا بۆی معلوم دەبێت ئەو جار بۆ ئەندەژنەوە تا خوای گەورە هەر ویستی زیاتر قەناعەتیان پێ بکە قالە ئەو جار فەرمی یا ئادەم و ئەی ئادەم ئەنبئهم بئەسمائهم ئەنبئهم جارێ مەلائکەتەکان نیان دەزانی تا ئێستاش کە ئادەم ئەوانە دەزانێ ها هەر بۆیان دەرکەوت کە زۆر شتێ ئەوان نایزانن ها مانگە ڕۆژە خۆرە بینی بویانن ها بەس نیان دەزانی ناوی چیە هەو شتە بەسیتانەیان نەدەزانی بەڵام نیان دەزانی ئادەم دەیزانێ بۆیە خوای گەورە فەرمی قالە یا ئادەم وتی ئەی ئادەم ئەنبئهم بئەسمائهم دەی ئەو مەلائکەتانە ئاگادارکەوە لە ناوی ئەو دروستکراوانە مەلائکەتەکان فێری ئەو ناوانەکە با لە دەمی تۆوە ناوی ئەو دروستکراوانە فێر بن ئادەم زۆر شتی زیاتر لە مەلائکەتەکان زانیوە بۆیە طبعاً بە شێوەی عموم مرۆڤایەتی و بەشەر طبعاً گەورەترە لە مەلائکەت و فریشتەکان بۆ چونکە فریشتە مەخلوقێکن خوای گەورە وای دروست کردوون بە ئەمری خوای نەکەن ها بەڵام ئادەم ئەگەر گوێڕایەڵی خوای گەورە بکە ها ئادەمی زات لەبەرەوەی چاکەشت پێ دەکرێت خراپەشت پێ دەکرێت تۆ بەویستی خۆت چاکە دەکەی بەویستی خۆت عەبدایەتی دەکەی ئەگەر عەبدی ڕاستەقینەی خوابی و گوێڕایەڵی خوابی ئادەمی زادە باشەکان دەرەجە و مەقام و پلەیان لە فریشتەکان لای خوای گەورە بەرزترە ئەگەر ئینسان چاک بێت چونکە چاکەی تۆ بەویستی خۆتە ها بەس ئەوەی وان طبعاً بەویستی خۆیان نییە قال یا ئادەم و ئەنبئهم بئەسمائهم خوای گەورە فەرمووی ئەی ئادەم ئاگاداریان کەوە بە ناوی ئەو دروستکراوانە فەلەما ئەنبەئهم بئەسمائهم کاتێک ئادەم مەلائکەتەکانی ئاگادار کردەوە بە ناوەکان یعنی ناوەکانی فێری مەلائکەتەکان کرد ئەو جار قالە خوای گەورە فەرمووی ئەلەم ئەقل لەکم ئەمن بێوەم نەگوت ئەی مەلائکەتینا ئەی فریشتەینا ئینی ئەعلەم غەیبە السەماوات والئەرض بێگومان من دەزانم یا چاکتر دەزانم لە ئێوە نهێنیەکانی ئاسمانەکان و زەوی چن وأعلم ما تبدون وما كنتم تكتمون ودەزانم و چاکتریش دەزانم کە ئێوە
چ لە ناختاندا چ ئاشکرا دەکەن و چش لە ناختاندا دەشارنەوە جا علەما دەفەرمونون کاتێک کە خوای گەورە خەریکی دروستکردنی ئادەم بوو تەبان ئادەم بە چەند قۆناغێک دروستکراوە یەکەم جار خۆڵ کە دەفەرمونون خۆڵی ڕەش و سپی و سوور تەوان هێنراوە خۆڵی وشک بۆی لە قورآنەدا هەندێک جار کە باتی باسی دروستبوونی ئادەمی دەکات دەفەرمێ ئادەم لە گڵی دروست بووە وایە فعلا قۆناغی یەکەم گڵ بووە هەندێک جار لە قورآنەدا کە باسی دروستبوونی ئادەمی دەکرێت ئادەم لە قوڕی دروست بووە وایە فعلا قۆناغی یەکەم گڵ بووە ئەوجا گڵەکان گڵە ڕەنگە جۆر بە جۆرەکان تێکەڵ کراون کراوە یعنی بە قوڕ ئەوجا قوڕەکە شێلدراوە ئەوجار وەک دەڵێ لێ یعنی بەجێ هێشتراوە هەتا قوڕەکە لیز بووە دوای لیزبوونێت ڕەش هەڵگەڕاوە اینجا بۆگەنی کردووە ئەوجار خوای گەورە بەدەستی خۆی تەمان هەیکەلی ئادەمی بەدەستی خۆی تەوان هەیکەلی ئادەمی کە هیچ مەخلوقێکی دیکە ئاوا دروست نەکراوە ئەو پەڕی ڕێزگرتنە لە ئادەم هاوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەدەستی خۆی خوای گەورە چۆن خوا دەزانێت بۆ خۆی بەڵام بەدەستی خۆی خوای گەورە هەیکەلی ئادەمی یەک دروست کردو هەیکەل دەستی چاوی باڵای بەژنی ڕەنگی هەموو شتەکانی ئەوجار فوی پێدا کردووە کە دیویانە تەمان خوای گەورە ئاوا ئیهتیمام بە ئادەم دەداوت و بۆ خۆی دروست نەک سەرپەرشتی دروستکردنەکەی دەکات بۆ خۆی دروستی دەکات شتێک لە دڵیاندا دروست بووە بۆیە خوای گەورە بەو شێوەیە دێت لەگەڵ ئادەم بەرامبەریان دەکات بۆ ئەوەی ئەو شتێک کە لە ناخی مەلائیکەتاندا هەیە ئەو شتە ئەو نەوعە گلەییە یا ناڕازی بوونە یا تێنەگەیشتنە لە حکمەتی خوای گەورە ئەوەشیان لە دڵدا نەمێنێ بۆیە خوای گەورە دەفەرمێت ئاەتەکەی قال یا ئادەم ئەنبئهم بئەسمائهم فەرمووی ئەی ئادەم ئاگاداریان کەوە بە ناوی ئەو شتانە فەلەمما ئەنبەئهم بئەسمائهم کاتێک ئادەم مەلایکەتەکانی ئاگادار کردەوە قال ئەلەم ئەقول لەکم ئەمن پێم نەگوتن ئینی ئەعلەم غەیبە السەماوات والأرض ئەمن لە ئێوە چاکتر نهێنی ئاسمانەکان و زەوی دەزانم و ئەعلەم ما تبدون دەشزانم ئەو شتێک کە ئێوە ئاشکرای دەکەن وما كنتم تكتمون و ئەوەشی کە لە ناختاندا دەیشارنەوە هەر کامێک جا ئەگەر تەوان نەک هەر مەلایکەتان هەر کامێک لە ئێمە کە قسەیەک دەکەین بۆ خۆت چەندە ئاگاد لە قسەی خۆتە خۆخوات لە تۆ چاتر ئاگای لێیە چت لە ناختدایە لە دڵتدایە لە چاک لە خەراب خوای گەورە ئاگای لە ناخە بەڵام خوای گەورە چاکەی کردووە لەگەڵماندا لەسەر وەسوەسە و خوتخوتە و ئەوەی بەسەر دڵت دادێ عادەتەن خوای گەورە لێت ناگرێ وەکو چاکە و بەخشش و مەلایکەتەکانش ئاگایان لێ نییە تەوان ئەوەی بەسەر دڵت دادێ بۆیە مەلایکەت چت لەسەر دەنووسن تەنها ئەوەی دەیکەی ئەوەی دەیڵێ ئەلی ئەو قسەی کە کردوتە بە کام نیەتەی کردوتە جاری وایە قسەیەکەت قسەیەکی چاکە بەڵام بە نیەتێکی خراپ کردوتە وایە کام مەلایکەتە دەینووسێ بەڵام لە قیامەتێ ئینەمە الأعمال پاداشتی کردەوەکان بەپێی نیەتەکەیە و هەندێک جاریش لەوانەیە قسەیەکی بکەی خەڵک بە هەڵە لێی تێبگا ڕواڵەتەکەی لەوانە هەڵە بێ بەڵام تۆ لەوانەیە لە دڵی خۆتدا بەدڵێکی پاکەوە کردبێتت لای خوای گەورە لەوانەیە حسابی دڵەکەت بۆ بکرێت بۆیە دڵ تەنها خوای گەورە دەیزانێت بۆیە دەفەرمێ من لە ئێوە چاکتر دەزانم کە چ ئاشکرا دەکەن و چ دەشارنەوە ئاەتەکەی کەس دەفەرمێت وئیذ قولنا جا دوای ئەوەی کە خوای گەورە ئادەمی دروست کرد و مەلایکەتەکان قەناعەتیان کرد بە تەواوی کە فعلا ئادەم و مرۆڤایەتی شایستەترە لەسەر زەوی نیشتەجێ بکرێت و ئەمری خوای گەورەی پێ بسپێردرێ ئەوجار خوای گەورە فەرمووی وئیذ قولنا للمەلائکەتی بیر بکەوە دیسان یاوە بیر ئومەتەکەتی بێنەوە باسی کە بۆ ئومەتەکەت کە کاتێک ئێمە گوتمان بە مەلایکەتەکان ئوسجودوا لئادەمە هەمووتان بە تێکڕا هەرچی مەلایکەت هەیە کڕنۆش ببن بۆ ئادەم تەوان کڕنۆشی پەرستن کڕنۆشی ڕێز کڕنۆشی سەلامکردن و ئیحترامگرتن دەنان سوزدەی پەرستن تەوان بۆ هیچ کەسێک نابردرێ بە سوزدەی ڕێز تەوان تەبیعیە ئینسان بۆی ئیوان هیچ ئیوان ئەمری خوای بوو تەوان هەر جۆرە سوزدەیەک بێ خوا ئەمری پێکردوون کە خوا ئەمری پێکردی تۆ ئەمری خوات جێبەجێ کردووە ئەمری خوای جێبەجێکەی خوای گەورە لەسەر جێبەجێکردنی ئەمری خۆی سزاد ناداخۆ بەڵام سوزدەکە سوزدەی پەرستن نییە کاتێک بەڵێ ڕێز هیچ بۆش ئینسان بی با کافر نابێ بۆی ئەوەی لە هێندێک شوێنان عادەتی خۆنەویکردنەوە و سەرنەویکردنەوە هەیە وەگە عورف بێ پەرستن نەبێ تەنها
عرفی یعنی وەک دەڵێ سوزدە و سەرنەویکردنی ڕێزگرتن و ئیحترامگرتن بێ حکومەکەی نەوعێکە ئەگەر سوزدەی پەرستن بێ نەوعێکی دیکەیە ها ئەگەر پەرستن بێ سوزدەی بۆ دارێکیش ببەی بۆ پێغەمبەرێکیش ببە ئینسان لە دین دەردەچێ ها بەس سوزدەی ڕێزیایە کاتێک کە ئێمە گوتمان بە مەلایکەتەکان کڕنۆژ ببەن بۆ ئادەم فەسەجەدوو هەرچی مەلایکەت هەیە ئەوە بەڵگەی لەسەر کە هیچیان لە دڵیدا نەماوە ها فەسەجەدوو هەموو کڕنۆشیان برد تەنها چێ نەیبرد ئیبلیس ئەی ئیبلیس چێ بوو هیچ ئیبلیس ناوی خۆیتی بەس مەلایکەتە یا مەلایکە دنیا مەلایکەت بوو یا مەلایکەت نەبوو ئەگەر ئەو ئاتەی بەتەنێ وەرگری خەڵکیش بۆیە هەرچی زۆرینەی ئەوە هیچ ئەوەی پێشوو هەموو جاردایان گوت ئیبلیس مەلایکەت بۆ تا ئەو کاتی کە سوزدەکەی نەبردووە خوای گەورە لە ڕیزی مەلایکەتان هێناویەت کە خوارە و لعنەتی لێ کردووە بەڵام ڕاستە و تێگەیشتنە وەزعاتی کەمان هەیە سوورەتی کەهف جوعان دەخوێنن دەفەرمێت أبى فسجد الملائكة كلهم إلا إبليس هذا كان من الجن ففسق عن أمر ربه طبعا له وطبعا نخيل إبليس هيك كاد ملائكة نبوة إبليس شون آدم بابا قوري يمنيا كخواي قوري لقل درستي كردوا وإيمش همومان أصلا كمان دسيته وسرقلي لسورة كانك على سورة أعراف وسورة كهف ولا مجموعة شويني كذا كان تكملة وتعاوكري يكترين نخير بهيج شويكي بنص آيات ملائكة طبعا أجا ملائكة باب أمري خواي ذكر چونك ملائكة أو إخوة أمريان بيبكا جيبا جيدكن وأبزار دروس بونكيان جوازها ملائكة لنور دروس كراون شيطان بخوي ضل خلقتني من نار أمنت لآقر دروس كردوها كلي برسي بوسو زد نبرد فرمي خلقتني من نار وخلقته من طين أمند لا أجرو أو لا قردرس كردو أمن لا يتعكترم طبعا بلغي كذيك أويك طبعا ملائكة جن خوازيان لبين دانية طبعا آدم خواي جورا كذا فرميت أفتتخذونه وذريته أولياء آدم وسونا ويهنا خوارنويا نية ملائكة بلام طبعا جنوك هيتي وإبليس هيتي ونصش مان هيها فسجدوا إلا إبليس كان من الجن لصورة ودارك بصريحه بوي نخير هيك كاتك بلان بو خواي جورا بانجي كردوا طبعا تاو كاتي عبدي خواي بو بندي خواي بو جوري جنوك كان بو خواي جورا بنوينراتي جنوك كان هناويتي لقل ملائكة كان تا جنوك كانش فيركا حتى هن احترامي آدم بقرن بلان إبليس لبروي بابا جوري أنا فعلا سەری ڕێزی لە بەرامبەر ئادەمدا نەوی نەکرد بۆیە تا ئێستاژها جنۆکە یەکێکن لە دوژمنە سەرسەختەکانی مرۆڤایەتی وایە یەکێکن لە دوژمنە سەرسەختەکان هەمیشە ئەگەر وریای خۆت نەبی و ئاگاد لە خۆت نەبێ فێڕت لێ دەکەن دەتخەڵەتێنن و تووشی ئەشکەنجە و چەند کەسەیە جنۆکە دەستی لێ دەوشێنە تووشی ناڕەحەتی دەکات لە سەیری ئاەتەکەی کەن وەیڵ قولنا للمەلائکەتی اسجدوا لآدەمە کاتێک کە ئێمە گوتمان بە مەلایکەتەکان کڕنۆژ ببن بۆ ئادەم هەموو کڕنۆشیان برد جگە لە ئیبلیس ئەبا یعنی ئەو بێ ئەمری خوای گەورەی کرد ڕازی نەبوو سوزدە ببە وەستەکبەرە خۆشی بە گەورە زانی وەکانە لەو کاتەی ڕەها وەکانە من الکافرین بوو بە یەکێک لە بێباوەڕان صلی الله علیه سیدنا